سەرۆک وەزیرانی عێراق داوای کرد کارکردن بە هەندێک بڕگەی نێو یاسای بودجە ڕابگیرێت. مەسرور بارزانی ڕایگەیاند ئەو بەڵێنانەی لە کابینەی نوێیەمدا بە خەڵکیان داوە جێبەجێی دەکەن. ئەمریکا بە بەهای سەدان ملیۆن دۆلار چەکی پێشکەوتوو بە ئیسرائیل دەفرۆشێت. ساڵتان لێبێت و هەواڵی ڕۆژتان پێشکەش دەکەم. مەسرور بارزانی ڕایگەیاند ئەو بەڵێنانەی لە کابینەی نوێیەمدا بە خەڵکیان داوە جێبەجێ دەکەن. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە مەراسیمی کردنەوەی کارگەیەکی ئاسن لە هەولێر ڕایگەیاند تەنیا بەڵێن نادەن بەڵکو بەڵێنەکانیشیان جێبەجێ دەکەن. سەرۆکی حکوومەت وتیشی لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێنی ئەوەیاندا کە پشتیوانی کەرتی تایبەت بن بۆیە بەردەوام دەبن لە پشتیوانیکردنی کەرتی تایبەت. مەسرور بارزانی خۆشحاڵی خۆشی پیشاندا بەوەی کە تەنیا قسەیان نەکردووە بەڵکو وەک خۆی دەڵێت ڕۆژ بە ڕۆژ بەرهەمی ئەو جۆرە بەڵێنانە دەبینن. ئاماژەی بۆ ئەوەش کردجێی شانازیە کە دەبینن هەرێمی کوردستان پرۆژەی استراتیژی دروست دەکات لەسەر ئاستی هەموو پارێزگاکان و کوردستانیش بۆ هەمەجۆرکردنی ژێرخانێکی بەهێزی ئابووری لە کوردستان. سەرۆک وەزیرانی عێراق داوای کرد کارکردن بە هەندێک بڕگەی نێو یاسای بودجەی ئەم ساڵ ڕابگیرێت. ئەمیندارەتی ئەنجومەنی وەزیرانی عێراق لە نووسراوێکدا ئاشکرای کرد بە فەرمی تانەیان لە هەندێک بڕگەی نێو یاسای بودجەی عێراق داوە و داوایان کردووە ڕابگیرێن. ئاماژە بۆ ئەوەش کراوە ئەو بڕگانەی تانەیان لێدراوە پێشێلی بەرنامەی کاری حکوومەت دەکەن هەروەها پێچەوانەی جیاکردنەوەی دەسەڵاتەکانە لە عێراق. مانگی شوباتی ڕابردوو پەرلەمانی عێراق یاسای بودجەی تێپەڕان کە کۆی گشتی بودجەکە 129 تریلیۆن دینارە لەگەڵ کورتێنانی 28 تریلیۆن دینار. ئاوپەیمانی دەوڵەتی یاسا پێشبینی کردووە هەڵبژاردننی پێشوەختەی عێراق دوا بخرێت. ئاوپەیمانی دەوڵەتی یاسا بە سەرۆکایەتی نووری مالیکی پێشبینی کردووە بەهۆی نالەباری دۆخی ئەمنی و ئابووریەوە هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمان بۆ مانگی نیسانی ساڵی داهاتوو دوا بخرێت. عەبدولهادی سەعداوی پەرلەمانتاری ئاوپەیمانی دەوڵەتی یاسا بە پێگەی معلومەی وتووە نەبوونی زەمینەیەکی گونجاو بۆ هەڵبژاردنەکان لە ڕووی ئەمنی و ئابووریەوە وای کردووە گریمان بکرێت هەڵبژاردنەکان بۆ مانگی نیسانی ساڵی داهاتوو دوا بخرێن. پێشتریش هاوپەیمانی فەتح بە سەرۆکایەتی هادی عامری پێشبینی کردبوو ئەگەر بێت و هەڵبژاردنەکان لە کاتی خۆیدا بەڕێوە بچن ئەوە ژمارەیەکی کەم لە هاوڵاتیان بەدەنگ پرۆسەکەوە دەچن و بەشداری هەڵبژاردنەکان دەکەن. ئەوەش لە کاتێکدایە بەردەوام موستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراق جەخت لەوە دەکاتەوە کە لەژێر هیچ بارودۆخێکدا ڕێگە بە دواخستنی هەڵبژاردنەکان نادەن و مانگی تشرینی یەکەمی داهاتوو دوایین ڕێکەوتا بۆ ئەنجامدانی پرۆسەی هەڵبژاردن لە عێراق. دەسەڵاتدارانی تەندروستی ئەڵمانیا ڕایانگەیاند ئەگەر هەیە ساڵی داهاتوو پێویست بە سێم کوتان دژ بە کۆرۆنا بکات. تۆماس مێرتینێ سەرۆکی لیژنەی هەمیشەیی ڤاکسینەکان لە ئەڵمانیا ناسراو بە شتیگۆ ئاشکرای کردووە ئەو ڤاکسینانەی ئێستا بەکاردەهێنرێن دوایین ڤاکسین نابن بەڵکو لە ڕووی پرەنسیبەوە دەبێت خۆمان بۆ ئەوە ئامادە بکەین ساڵی داهاتوو لە ڕێگای ژەمێکی تری ڤاکسینی کۆرۆناوە سیستمی بەرگریمان بەهێز بکەینەوە. مێرتینێس ئاماژەی بەوەش کردووە ئەگەر هات و شێوەی نوێی ڤایرۆسی کۆرۆنا دەربکەوێت ئەوە خۆی لە خۆیدا ژەمی زیادەی دژ بە کۆرۆنا پێویستە لەبەر ئەوەی بەشێک لە ڤاکسینەکان ناتوانن مامەڵەیان لەگەڵدا بکەن. پێشتریش هەندێک لە کۆمپانیا بەرهەمهێنەرەکانی ئەو جۆرە ڤاکسینە ئاماژەیان بەو ئەگەرە کردبوو. هێشتا ئەڵمانیا لەبارەی ژەمی سێمی ڤاکسینی کۆرۆناوە بڕیاری نەداوە بەڵکو چاوەڕێی ئەو لێکۆڵینەوانە دەکات کە لەسەر ئەو کەسانە ئەنجام دەدرێت کە ڤاکسینەکەیان لێدراوە. ئەمریکا بە بەهای سەدان ملیۆن دۆلار چەکی پێشکەوتوو بە ئیسرائیل دەفرۆشێت. دەستگاکانی ڕاگەیاندنی ئەمریکا ئاشکرایان کردووە ویلایەتە یەکگرتووەکان ڕەزامەندی دەربڕیوە لەسەر ئەوەی بە بەهای سەدان ملیۆن دۆلار چەک و تەقەمەنی و بۆمبی زۆر پێشکەوتوو بە ئیسرائیل بفرۆشێت. ڕۆژنامەی واشنتۆن پۆستی ئەمریکی بە پشتبەستن بە سەرچاوی باڵای ئەمریکی باسی لەوە کردووە سەرڕای هەڵکشانی ئاستی گرژیەکان لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئیدارەی جۆ بایدن ڕەزامەندی دەربڕیوە بە بەهای 735 ملیۆن دۆلار چەک و تەقەمەنی پێشکەوتوو بە ئیسرائیل بفرۆشێت. بەپێی ئەو سەرچاوانە لە ڕۆژی پێنجی ئەم مانگە و چەند ڕۆژێکی کەم پێش دەستپێکردنی شەڕی نێوان سوپای ئیسرائیل و گروپە چەکداریە فەڵەستینیەکان لە کەرتی غەزە ئیدارەی ئەمریکا کۆنگرێسی لە مامەڵەکە ئاگادار کردووەتەوە. گرێبەستەکەی ئیداری بایدن لەلایەن بەشێک لە دیموکراتەکان کە دژ بە پشتیوانیکردنی سیاسەتەکانی بنیامین ناتانیاهۆی سەرۆک وەزیرانی ئیسرائیلن ڕوبەڕووی ڕەخنەیەکی توند بووەتەوە و
پێیان وایە ڕازیبوون بە فرۆشتنی ئەو جۆرە چەکانە بە ئیسرائیل وا دەکات ژمارەیەکی زیاتر لە خەڵکی مەدەنی ببنە قوربانی. ئەمریکا هەرچەندە داوای دەست بەجێ ڕاگررتنی هێرشە موشکیەکان لە نێوان ئیسرائیل و بزوتنەوەی حەماس دەکات، لە هەمان کاتیشدا جەخت لەسەرەوە دەکاتەوە کە ئیسرائیل مافی ئەوەی هەیە بەرامبەر بە هێرشە موشکیەکانی گروپە فەڵەستینیەکان بەرگری لە خۆی بکات. کاتێکی خۆش بۆیەوە.